تەوەڕات بە ناردەکردنەوەی نەوتێرەمی کوردستان بەڕێز دکتۆر ئامانچ محمود هەرچی ئەندامی لیژنەی وزەی پەرلەمانی عێراق لەگەڵمانە. دکتۆر سوپاس بامەدەبوونی بەڕێستان بەخێر بێن. تا چەندە ڕێکەوتنی هەولێر و بەغدا کاریگەری لەسەر چارەسەرکردنی گرفتی کێشەی بودجە و موچە و شایستەدارەکانی هەرێمی کوردستانە بێ بەگشتی؟ خێرانداربی پێشێکی دەمێ ئەوە بڵێم کە ئەو اتفاقی کە کرا پێش 2 ڕۆژ ئیمزای لەسەر کرا دەستکەوتێکی گەورە بوو بۆ هەریەک لە هەرێمی کوردستان و حکومەتی فیدرالی عێراق کە دوای 30 مانگ توانیان بگەون بە ڕێککەوتن و دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەفتکە یەکێک لە بربەستە سەرەکیەکانی اتفاقی بینی حکومەتی هەرێم و حکومەتی فیدرالی بوو بۆ چارەسەرکردنی مەسەلەی داهاتە فیدرالەکانی بەشە بودجێ هەرێم و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. حتما ئەم ڕێککەوتنە خەتوەیەکی سەرەکی بوو بۆ چارەسەرکردنی کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و کۆتایی. باشە چارەسەرکردنی پرسینە و چەند سوودی بۆ ئابووری هەرێم و عێراق بێ؟ سوودێکی بۆ هەرێمی کوردستان سوودێکی زۆر گەورەی دەبێ، حتما بۆ عێراقیش کە تاکەبۆڕی کە هیچ مشکلەی نییە، هیچ مشکلەی تەکنیکێکی نییە بۆ ناردنەوەی هەناردەکردنەوت بۆ دەرەوەی وڵات بۆ دەروی عێراق بۆ ڕێنەوتی عێراق و تورکیا. حتما عێراقی استفادەیەکی زۆری لێ دەکاتن، چونکە بەپێی ئەو ڕاگررتنەی لە چەند ساڵی ڕابردوو کرا عێراق کەوتە زەرەرێکی نزیکەی 28 ملیار دۆلار تاکو ئەو دەقەیە ئەگەر بێت و کەنفە حتما کاراکردنەوەی کێڵگەکان وا دەکاتن کە هەڵی کار زیاد بێتن و زیاتر کۆمپانیای نەوتی نێودەوڵەتی ڕوو لە هەرێمی کوردستان بکەن و کامەش ئابووری هەرێمی کوردستان دەبوژێنێتەوە بە شێوەیە کە ئەرینی دەبێتن و خەڵکیش نەفەسێک وەردەگرێت و خەتوەی چارەسەری بۆ کێشەی موچەشە ئەم اتفاقی کە کراوە. باشە دکتۆر، ئەم ڕێکەوتنە کاریگەری لەسەر بەشە بودجێ هەرێمی کوردستانە بێ بۆ ساڵی 2026، یعنی وا کات لە ساڵی 2026 لە بودجێی گشتی عێراق هەرێمی کوردستان بەشە بودجێی خۆی هەبێ؟ حتما کاریگەری دەبێت، چونکە بەپێی ئەو قانونانی کە تەقدیم دەکرێت لە هەموو ساڵێک لە قانونی بودجێ عێراق یانیش مقتەرح قانونی بودجێ عێراق کە لە حکوومەتی کابینەی دروستکراوی حکوومەتی فیدرالی دێتە خوارەوە، بودجەی هەرێم یەکلاکراوەتەیە بە پێی نسبەی عەدەد سوکانی کە مەوجودە لە بودجەی ساڵەکە لە قانونی بودجەی ساڵەکانی 2023 و 4 و 5 12.67 کە ئەمە ناگۆڕێتن ئیلا بگاتە حالەتێک کە زیاد ببێت نەکو کەم بێتەوە. فامەش ڕێخۆشکەریەکی زۆرە بۆ ئەوەی کە جارێکی تر کاریگەری بۆ ئان مشکیلە یان بیانۆ بۆ پێدانی مافی حکومەتی هەرێم دروست نەبێتن لەلایەن بەرپرسانی بەغداوە. باشە دکتۆر، خۆ دەزانێت لە کێشە سەرەکیەکانی ئەم ینی پرسینەوت و کەرتی وزەیە لە عێراقا لە بینی هەرێمی کوردستان و عێراق بە تایبەتی عێراق بۆ خۆشی ئەوەیە کە یاسای نەوت و گازی نییە، ینی مامەڵەکردن لەگەڵ ئەم پرسیایە بۆ عێراق زۆر قورس بووە، زۆر جاریانی زەرشی لێ کردووە. ئەکرێت ئەم ڕێکەوتنە ڕێگە خۆشکەر بێ بۆ دەرچوونی یاسای نەوت و گاز؟ حتما ئەم ڕێکەوتنە دەستپێشخەریەکی زۆر بەقووەتە بۆ ئەوەی کە ئەو قانونەی چەندان ساڵە چاڕوان دەکرێت لە عێراق بنێرێت بۆ پەرلەمان و گفتوگۆی لەسەر بکرێتن و قانونێکی سوودمەند بۆ هەموو عێراق بۆ هەرێمی کوردستان دەنگی لەسەر بدرێت لەلایەن پەرلەمانەوە و بچتە بواری جێبەجێکردنەوە. ئەوەش دەگەڕێتەوە سەر لەو دەورەی پەرلەمان. ئەوە باوەڕ ناکەم کە پێڕابگاسکە هەڵبژاردن نزیکە، دێتەوە بۆ دەورەی داهاتوو. لەو کاتەش دەگەڕێتەوە سەر ئەو پارتانەی کە زۆرینەی دەنگ دێن و کاریگەریەکانی ئەو ڕێکەوتنە دەست پێشخەر و ڕێخۆشکەرە بێ؟ ڕێخۆشکەرێکی سەرەکی دەبێتن بۆ قانونی نەفت و غاز. باشە دکتۆر، عێراق کورتێنانی هەیە، تا چەند ئەم ڕێکەوتنە کاریگەری لەسەر کورتێنانە هەیە و کورتێنان کەمەکاتەوە لە عێراق؟
ئەوش دەگەڕێتەوە سەر سیاسەتی عێراق، سیاسەتی وەزارەتی نەوتی عێراق لەگەڵ ئۆپێک و لەگەڵ وڵاتانی تر کە چۆن بەعاملە لەگەڵ دەکاتن ئەوان چ پیلانێکیان هەیە بۆ مەسەلەی کورتێنان و بۆ مەسەلەی حسەی عێراقی، چونکە عێراق ئێستا حسەیەکی مەحدود هەیە لە ئۆپێک بۆ فرۆشتنی نەوت، حتمان کە وەبەرهێنانی هەرێمی کوردستان ماوە ڕۆژ لە دوای ڕۆژ زیاد دەکاتن، لە حسەی ئەساسی عێراقیش دەبێت حسەیەک بۆ ئەو وەبەرهێنانەی هەرێمی کوردستانیش دابین بکرێتن. فەوە دەگەڕێتەوە سەر زیرەکی و سیاسەتی وەزارەتی نەفتی عێراق لە ئۆپێک کە چۆن تەعامل لەگە یەکتر دەکەن و چۆن بتوانن کە ئەم حسەیە زیاد بکەن کە سوودی هەبێتن بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان. باشە، پاش ئەو ڕێکەوتنە سێمانگیە، لە پاش ئەوە ئاسی هەناردەکردن ڕێکەوتنێکی نوێتە ئاراوە یاخود ئاسی هەناردەکردن بەرزەکرێتەوە هەرێمی کوردستان و ئەو 50,000 بەرمیل لەوتەکە بۆ ناوخۆدا بینکرا، ئەو 50,000ش ڕژەکەی زیاد دەکات وکو خۆی مێنێتەوە، چونکە ینی بەردەوام سەرۆکی کۆمپانیای یان بەڕێوەبەری کۆمپانیای سۆمۆ کۆنگرێکی ڕۆژنامەوانی کرد باسی لەوە کرد ئەکرێت ئەم بەرهێنان لە هەرێمی کوردستان کە 240,000 بەرمینەوە بەرزیکەنەوە تا 300 بۆ 400 بۆ 500ش. باشە کۆمپانیەکانیش ئامادەیان دەربڕیەوە توانن وەکو پێشتر بنێرنەوە. ئەم بڕێی کە لە هەرێمی کوردستانی ژێ 50,000ەکە زیاد دەکات لەگەڵ ئەم زیادەیە و لە پاش ئەمە ئایا لە پاش ڕێکەوتنە سێمانگیەکە ئەم بڕە زیاد دەکات بە کۆی گشتی؟ یەک دوو قۆناغی تر هەیە بێ ببڕدرێتن. یەکەم جار ئەم اتفاقێکی کراوە بۆ ماوەی 3 مانگە، بەڵام لە خلالی 2 مانگدا شێریکەیەکی استیشاری دانراوە تاکو ئەو مەسەلانەی لە مابینی کۆمپانیا بیانیەکان و هەرێمی کوردستان و عێراقیش هەیە چارەسەری بۆ بدۆزنەوە. مەسەلەن یەک لەو گرفتانە ئەوەیە ئەو پارەی چەندەهان ئەو پارەی 30 مانگەی ڕاگررتنی نردنی هەرێم و ئەو پارەی پێشتر هەرێمی کوردستان کە پێویستە بیدا بە کۆمپانیا نەوتیەکان ئەبێ چارەسەری بۆ بدۆزرێتەوە کە وەبەرهێنان لە هەرێمی کوردستان زیاد دەبێتن. سۆمۆ لەسەرێتی کە حسەی هەرێم زیاد بکە، لەو حاڵەتە دەمێنێتەوە سەر ئەو راپۆرتانەی لە مابینی هەردوو حکومەتەوە ئالگۆری پێدەکرێتن ئایا 50,000 بۆ مەصرف بۆ سەرفیاتی ناوخۆ بەسەیان بەس نییەگە بەس نەبێتن ئەو کاتە حتمما زیاد دەکەێت. لەوانەشە بەیانی حکومەتی فدرالی داوا لە مەسفاکانی هەرێم بکاتن کە زیاتر لە 50,000 لەوانەیە 200,000 بەرمیلیش بداتن تاکو بنزین بۆ سەرفیاتی ناوخۆی عێراق وەبەربهێنرێتن. زۆر باشە، سەکەرتی وزە لە عێراقا تا ڕادەیەکی زۆر ینی ناڵێم لە ژێر هەڕەشەیە، بەڵام جۆرێک بەترسی لەسەرە، چونکە ئەوە ئەمریکا تێبینی لەسەری هەیە ئەڵە نابێت لەگەڵ ئێرانە زۆر ڕێکەوتن بکەی لەو بارەیە، پێویستی بە گازە، پێویستی بە نەوتە، چونکە گازەکەش ینی لەگەڵ نەوتەکەیە دێت بۆ بەرهێنانی کارەباش بەکاریێن. ینی ڕێکەوتنێک بوو لەگەڵ تورکمانستان ویستی ڕێکەوتن کە لە ڕێگە ئێرانەوە ئەمە بێنێ ئەمەش نەکرا. یعنی جۆرێک لە نادڵنیە یاخود دوودڵی هەیە لە عێراقا سەبارەت بە کەرتی وزە. ئەم ڕێکەوتنی هەرێمی کوردستان تا چەند کاریگەری ئەبێ لە پاش ینی لەگەڵ ئەم ڕێکەوتنەیە ڕێکەوتنێکی دیکەیە کە سەرگۆزیان مسوور بارزانانی چوو ئەمریکا ڕێکەوتنێکی 110 میلیارد دیناریە 110 میلیارد دلاریەوە ژمارەکە بە غەڵەتی نەڵێم ڕێکەوتنێکی لەو شێوەیە کرد. من بەڕێوەبەری کۆمپانیای یا بڵنجێگری بەڕێوەبەری کۆمپانیای هێشکێنم لابوو دوێنێ شەو مقابلەم کرد، وتی ئەمە کاریگەری زۆری لەسەر عێراق بێت لە ڕووی گازەوە. ئەم ڕێکەوتنانی هەرێمی کوردستان ئەوەی کە خۆی کردوێتی و ئەوەشی کە لەگەڵ عێراق کردوێتی کاریگەری لەسەر عێراق بێت لە ڕووی کەرتی وزە، لە ڕووی سەقامگیری کەرتی وزەوە لە عێراق ئەتوانێت سەقامگیری کەرتی وزەی پێوە بگرێت، چونکە هەڕەشە لەسەر چێڵگەنەوتیەکانی هەیە لە بەسرە. پرسیارەکەم زۆر درێژ بوو. پرسیارەکە زۆر درێژ بوو، زۆریش وازەحە. بەڵێ مەترسیەکی زۆر گەورە هەیە لەسەر کەرتی وزە لە عێراق. بە پێوەی من یەک لەو لوزانە بووم کە مەلەفی مەسەلەی وزەی عێراق لە وەزارەتی کارەبا سەرپەرشتیم دەکرد. گەورەترین ترسی عێراق ئێستا بڕانی ئەو غازەیە کە لە ئیرانەوە دێ، چونکە 15,000 مێگاوات وەبەرهێنانی کارەبای عێراق لەسەر غازی ئێرانە بە ئەم دقەیە بە دقە و مەجموعی ئینتاجی عێراقیش 25,000 مێگاواتە کە پێداویستیشی 55,000 مێگاواتە. ئەو گاپە ئەگە ببینی فەرقێکی زۆری تێدایە، ترسێکی زۆر گەران هەبوو. فەشەلهینانی دۆسیەی
کڕین یان هێنانی غاز لە تورکمنستان دەگەڕێتەوە بۆ بەرپرسەکانی بەغدا بە تایبەتی وەزارەتی کارەبا وەزیری کارەبا و دامودەستەکەی لەو ناحەیە زۆر ئیشکالیان دروست کرد وایە ئەمریکا تاکوڕادەیەک ڕێی نەدا بەوە بەس زۆر ئالیەتی تر مقتەرەحی تر بۆیان دابین کرا کە ئەوان نەیانتوانی جێبەجێ بکەن ئەوەش دەگەڕێتەوە سەرەوەی کە زەختێکی زۆر لەلایەن ئیرانەوە هەیە لەسەر عێراق کە بە هیچ نەوعێک تەعاملی کڕینی غاز لەگە هیچ زێتێک نەکە فتاکە ڕێگای عێراق و بەرپرسەکانی عێراق بۆ سەقامگیری وزە هەرێمی کوردستانە فەوە عەقدەی جەنابت باست کردەوەی جەنابی مەسعود بارزانی بۆی چوو ئەمریکا و کردی لە مستەقبلێکی نزیکدا کاریگەری زۆر بە وازحتر دیار دەبێتن لەسەر سەقامگیرکردنی مشکلەی وزە لە عێراق. جاوەڵا دکتۆر بۆ بێیانی دەرکەوتووە کە هەم ڕێکەوتنەکەی سەرۆکوەزیران کە کردی لە ماوەی پێشوە لە ئەمریکا هەمیش ئەوەی کە ئەو با بڵێن هەناردەکردن لە ڕێگەی بۆری نەوتی عێراق تورکیاوە بۆ بەندەری جیهان ئەو ڕێکەوتنێکی حکوومەتی هەرێمی کوردستان کردبووی لەگەڵ تورکیا پێشتر هەمووی باش بۆ عێراق ئێستا بۆتە نیعمەت. سپاس بەڕێز دکتۆر ئاماج مەحموودەرچی ئەندامی لیژنەی وزەی پەرلەمانی عێراق سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان دکتۆر بەخێر بێن.